خۆشەویستان سڵاوتان لێبێ 27مین فستیڤالی نێودەوڵەتی گەلاوێژ لەژێر ناوی یاخود بە دروشمی لە پێناو شکۆی وشەدا دەستی بەکار و چالاکیەکانی کرد ڕۆژی 5 دیسەمبەر لە شاری سلێمانی و ئەمڕۆ کۆتا ڕۆژی فستیڤالەکە بوو جگە لە نمایشکردن و سازکردنی چەندین چالاکی هونەری لەگەڵیشیدا خەڵات بەسەر سەرکەوتووەکاندا دابەشکرا. ئەم فستیڤالە هەمیشە وەک پردی پەیوەندی بووە لە نێوان کلتورە جیاوازەکاندا کە ساڵانە چەندەها نووسەری گەورە و بیرمەند و ڕووناکبیری گەورە لە تەواوی جیهانەوە بەشداریان لەم فستیڤالەدا کردووە و هەمیشە ڕێگا خۆشکەرێک بووە بۆ ئەوەی کە گەنجان بتوانن تیایدا توانا و بەهرە شاراوەکانی خۆیانی تیادا نمایش بکەن. ئەمڕۆ قسە لەگەڵ ژمارەیەک لەو کەساناکەم کە لە فستیڤالەکەدا خەڵاتیان بەدەستهێناوە یاخود کلەیەکیان بەدەستهێناوە و لەگەڵ چەند کەسێک کە لا لیژنەی هەڵسەنگاندنی چیرۆک و شعر و لێکۆڵینەوەدا بوون. لەم بەشەی پرۆگرامەکەدا قسە لەگەڵ زۆر بەڕێز سوهەیب عەلی کە لە بەشی چیرۆک لە ڕۆژهەڵاتەوە بەشداری کردبوو خەڵاتی دووەمی باشترین چیرۆکی بەدەستهێنا و هەروەها ڕێبەر کوردۆ کە براوی باشترین لێکۆڵینەوە لە شاری دهۆک بەشداریان کردبوو لەگەڵ زۆر بەڕێز ڤینۆس فایق کە بەڕێزیان شاعیر و نووسەرە لیژنەی هەڵسەنگاندنی دەقە شعریەکانە. بەخێر بێن سەرچاو بەخێر هاتن پیرۆزبایشتان لێکەین جارێکی تر بەخێر بێن. با سەرەتا لە خاتو ڤینۆسەوە دەست پێ بکەم. ئەو پێوەرانە چی بوون بۆ ئەوەی کە دەقە شعریەکان هەڵبژێرن یاخود بۆ ئەوەی کە ئەو کەسانە بتوانن دەقە شعریەکانی خۆیان پێشکەش بە فستیڤالەکە بکەن؟ لەسەر ڕاستەکەی دەقە شعریەکان پێشکەش کراون. ئێمە لە پرۆسەی هەڵسەنگاندنەکە پشمان بە کۆمەڵی پێوەر بەستووە بۆ نمونە لایەنی زمانەوانی، تەکنیکی نووسینەوەی شعر، تۆکمەی زمان لە گەیاندنی بیرۆکەیە، هەروەها وێنەی شعری کە گرنگترین پایە لە پایەکانی شعر، کۆی شعرەکان کە هاتبوون بەدەست ئێمە گەیشتبوون 70 دەقون بەبێ ناو، ینی ئێمە بەس دەقەکانمان بەدەست گەیشت بوو، ناوەکانی پێوە نەبوو. ئیتر لەبەرەوە بەڕاستی بەرپرسیارێکی زۆر گەورە بوو کە تۆ بێت لە 70 دقە 10 دەق دەستنیشان بکەیت بۆ ئەوەی شایستەی خوێندنەوە بێت و لەم 10 دەقەش 3 دەق دەستنیشان بکەیت کە شایستەی خەڵاتی یەکەم و دووەم و سێم بێ. ئەمە بەرپرسیارێکی زۆر گەورە بوو. ئێمە لەناو ئەموو ئەوانەیە 10 دەقمان بە باش زانی تا ڕادەیەک لەوانی تر باشتر بوون کە شایستەی ئەوە بوون بخوێنرێنەوە لەسەر ستیج. لە ڕووی زمانەوانیەوە جیاوازیان لەگەڵ ئەوانی ترا بوو، نەک بڵێ بە زۆر باش بوون، چونکە ئێمە ئەو کێشەیەمان هەبوو. ئەمساڵ بەڕاستی دەقەکان لاوازی زمانەوانی و داڕشتنەوەی زمان و یاریکردن بە وشە و تەکنیکی داڕشتنی وێنەیەکی شعری ئەمانە تۆزێ لە لای شاعیرەکان باشەکەواتە ڤینۆس خان دواتر باس لە وردەکاریەکانەکەم، بەڵام ئەمە بۆ لێکۆڵینەوە و هەروەها بۆ چیرۆکیش ئەوەندە کەس بەشداریان کردبوو. لە ڕاستیە زۆر زانیاریکی ئەو تۆم نیە لەسەرەوەی چەند چیرۆک و چەند با بڵێن لێکۆڵینەوە بەشداری کردەوە، بەس بێگومانم پرۆسەکەر بەم شێوەیە کە ئەوانش پێوەری خۆیانیان هەیە بۆ هەڵسەنگاندنی ئەو دەقانەی بەدەستیان گەیشتووە. کاک ڕێبەر کوردۆ کە براوەی لێکۆڵینەوەی لە شاری دهۆک پیرۆزبایت لێکەین، لێکۆڵینەوەکەت سەبارەت بە چی بۆ ئەو بابەتی کە هەڵت بژارد بۆ لێکۆڵینەوە چ بابەتێک بوو؟ ێبار باش سڵاو بۆ تا و تەماشابانە. لێکۆڵینە من لە دوور داگیرکردنا هەزر و کەلتورێ کوردا بۆ لە دیف بنەمایên تیوریا مستەفا حیجازی کو دەروونناس و نویسکار و بیرمەندێکی مازنێ لەبنانیە. دوێ لێکۆڵینەدا ئەس بەحسایە چەندێت کەم ئەو قیەم و نرخ و بەهایên کوردا هەین دیرۆکێدا ئەبر و چەندشوانەش دەست داینە و چەندشوانە نەماینە بجا ئەتوێرە دەست پرسیارێکت ئازرین و پێکۆڵێت کەم لە پەی بەرسەوای پرسیارێت گەرم ئەوژێ ئەوە ئەرێ سەردەستتمە دیرۆکێدا ئایا بەس خاک و عەردێمە داگیر کردە یانژی براخوێ و کلتور فەرهەنگ هەزرامەژی داگیر کردە و ئەو ئەنجامی ئەزگە هەشتمێتوێ لێکۆڵینەدا ئەوە کو شارێت گەلمە هاتێکردن کو ئەگەر شارێکی فیزیکیان جەسەتی بیت تەنێ بەهانەیەک بووە بەلکو شارێ حەقیقی شارێت گەل فەرهەنگا مە بووە چونکو کورد خودان فەرهەنگ کەلتور
گلک دولمنده گلک زنگینه بجا دمه که در دور ما سر دستت ما خدانوی کلتوری هند دولمند و زنگین اینم حکمه چند هر وقت هم صد که نه مزوپوتامیا هر اوان سه چاخت گبنت بحث کرد کو مازولاتیک پالولاتیک نیولیتیک اتوان سه چرخت گبن دا گلک بهاین جوانت مروباتی گله بهای جوان پیشکشی همین مروباتی که نکو کجی برمایکن اوی شهرستانی و اوی حضارت نشیا بردامی هندک وان قیام و بهاب دادن بله مخابنی ول بان 30 سالت بریدا مهدی دی تراجع کریشوان بها و قیاما مگلکشوان اجدازدان زۆر باشە بۆچی ئەو بابەتت هەڵبژارد بۆی لێکۆڵینەوەی لەگەڵ بکەیت ئەو بابەتە من هەڵبژار چونکو کوردستان خواب دیتنا من کورد نەتەوەیەکە کەلتوریە یعنی ئەوەکو ئەردەسڕینان فرانسی بەحەز کردن هەر گوری وێ پێناسە و فکریژی ئەوەکو مەدرسە فرانسی بەحەز کردن کورد نەتەوەیەکە کەلتوریە یعنی ئەوەکو دیروکێدا ئەم هێلاین و وەلێکیری کو ئەم نەحەلیین و نەبشەوین و نەتوێنەوەنە ئەو بووە کو خودان کلتور بوینە ئەوی کلتوری کو زمان جلوبرگه کو بیناسازیه کو موزیکه دنگبیجیه حیرانه و راه حتی دمایی که اولی کری ام بمینیم ایزاد دماکو کارتکرین و گفت کویت سروی کلتوری اتوماتیکیان هبونا توکو کرد و نتوه که جدال روش حالاتاناوید کویت بن بر پسیاری که گلک آمازم یعنی دارون تلف کم مثلا وقتی دامه ملتک هبواد گوتن سومار نماینه بس حتی بگاه به کلتوری و نایمای آنکو شر لشکری وقتی که چه بی سر نتوه که هشیاریه که های چون که تو بینی تو شه برهنگار ببی بله شر کلتوری شر که نرمه بکد بجنه صوف پاور جوزف نای او تعریفات داره شر که تو هست پینا کی دا که هست پی شریب کی پدویه و کلین سریو شریب تکرم پدوی هشیاریه پدوی روشنبیریه پدوی راگهاندنه پدوی پرورده پدوی گلک آستا دا کار به تکرم برهنگاری کلناوی شری او بزاوامی کرد ویل کلینه دا اشم بجمت چپکه کا بچیک بوش دریا کا مازن کو بشم هشیاریه که چکم برانبر و پهلا داگیر کلنا کلتوریا سر کردات تکرم دەستەکانت خۆش بێت کاک سوهەیب بەڕێستان خەڵاتی دووەمی چیرۆکتان بەدەستهێناوە چیرۆکەکە دەربارەی چی بوو ناوی چیرۆکەکە چی بوو سەرەتا سڵاو و ڕێزمێ لە خزمەت کاناڵەکەتاندا و زۆر سپاس بۆ بەڕێوەبەرانی فستیڤاڵ لە پێناو وشە و لە پێناو بەردەوامی گەلاوێژدا و من چیرۆکەکەم ناوی نوحە چیرۆکێکە لەسەر دوو کوڕی لاو دوو کوڕی گەنج کە لە کتێبەکەی فستیڤاڵدا هەیە هیوادارم کە بخوێنرێتەوە سەبارەتە بە دوو کوڕی گەنج کە خولیایەوەیان هەیە کە بۆ وێنە معلوم نییە لە چیرۆکەکەدا بەس وان نووسراوە کە گەنج دەرێنن کۆڵبەریەکەن یا هەرچی بە شێوەیە دانەیەکیانە کوژرێ و دواتریش دانەیەکیان کەسێکی تریان درێژە بەم نەفەرەیەدا کە هاوڕێکەیەدا کە کوژراوە ئیدی چیرۆکەکە هەڵبژێراوە و خۆشحاڵم کە هەڵبژێراوە بە گشتی علاقەیەکی زۆرم هەیە بە گێڕانەوە پێم وایە ئێمە پێویستە کە فرە بگێڕین و فرە ڕیوایەت بکەین زۆر باشە پێش ئەوەی کە بەشداری بکەیت ئەتزانی کە فستیڤاڵی گەلاوێژ فستیڤالێکی گەورەی ئەدەبی و فکریە و ساڵانە ساز دەکرێت ڕۆژهەڵات بە گشتی ئاگای لە هەموو کۆبوونەوە کوردیەکان هەرچی خزمەت بێ بە ئەدەب هەیە بە گشتی ئەمەش ئاگادار بووین و من پارەکەش بەشدار بووم بەڵام بە شعرەوە بەشدار بووم چون شعرەکە هەڵ نەبژێریاوە لێ هەر داعوەتی ئێرە بووم ئیمساڵ بە چیرۆکەوە هاتوو بەس ئاگاداری هەمووە دەمێ ساڵی پێشووتریش هەر بازم ئاگاداری بوو زۆر باشە ڤینۆسخان ئەوانەی کە بەشدارە بن بە چ شعر چ لێکۆڵینەوە چ چیرۆک ئەبێ پێشینیان هەبێت مەرجە ئەزای چی پێشینەکە مەبەست لە پێشینەکە مەبەست لەوە نییە کە بڵین ساڵانێکی زۆرە چیرۆک و شعر و شت بڵاوەکەنەوە بەڵام خۆ ئەبێت لانی کەم هەوڵیان هەبێت کتێبیان خوێنە بێتەوە بۆ نمونە ئەوەی کە یەت دەقێک پێشکەشەکە بە فیستیڤالێکی ئاوا گەورە ئەبێت لانی کەم سەرەتا وردەکانی تێپەڕانە بێت بزانێت تەکنیکی شعر نووسین چۆنە بەس تایبەت ئەگەر چاوی لەوە بێت کە خەڵاتێک بەرێتەوە ئەبێت لانی کەم ئەم دەقا کە ئەینێرێت پێشتر دەقیتری نووسی بێت و پەرەی لانی کەم تا زۆر پەرەی بەخۆی یابێت بگاتە و ئاستەی کە دەقێکی
خەڵکی شایستە بنێرێ بۆ فیستیڤالێکی وا شایستەی ئەوە بێ هەم بخوێنرێتەوە هەم خەڵاتێک بێتەوە. زۆر باشە گەیشتن بە خەڵاتی فستیڤالی نێودوڵەتی گەلاوێش مانای ئەوەیە کە براوە گەیشتۆتە لووتکە؟ بێگومان نە. من لەو راپۆرتی کە خوێنمەوە راپۆرتی لیژنەی هەڵسەنگاندنی دەقەکان جەختمان لەسەر ئەو خاڵە کردەوە چکە من بۆ خۆم وا بۆ 40 ساڵە چل لە بوارەکە ئیشەکەم هیچ کاتێک چاوم لەوە نەبووە من خەڵات وەرگرم چونکە خەڵات وەرگرتن مانای ئەوە نیە تۆ گەیشتی تەواو تۆ گەیشتی تەلووتکە بێگومان نە چونکە ڕەنگە ئەوەش کەم تا زۆر ئاگادار بن نەک ئەم فیستیڤالە چەندین فیستیڤال و بۆنەی تر کە خەڵکی زۆر تیادا بەشداری ئەکا خەڵاتیش ئەبنەوە کەچی تۆ دوای ئەوە ئەبینی نەبەرهەمی ئەمێنە نە هیچ خەڵاتەکە من وای ناوەنێم لەحظەیەکی خۆشیە لەحظەیەکە کە تۆ ئەم خەڵاتە بۆ ئەم دەقە ئەبیتەوە بەڵام وەکو هاندانێک بەڵێ بزەبت لە راپۆرتەکەش ئەوەمان وتووە ئەوەندەی هاندانێکە تۆ بۆ ئەوەی کە بەرەو پێشەوە بچی مانای ئەوە ناگەێنێت تۆ لە لووتکەیت. زۆرترە خاتە سەرشانمان بەڵێ بەماناوەیە کە ئەرکی زۆرترت لە سەرشانە ئێستا دەرکەوتووی تو خەڵاتت بردووەتەوە ئەبێ زۆرتر کار بکەیت بەڵێ ئەبێ زیاتر ئیش لەسەر خۆت بکەی پەرە زمانەکەت بی ئەوەی کە چیرۆکە نووسێ ئەوەی کە لێکۆڵینەوە ئەکا ئەوەی کە شعر ئەنووسێ ئەبێ ئەمە ببێتە هاندانێک بۆی بۆ ئەوەی بڵێ من مادەم ئەم خەڵاتەم وەرگرتووە ئەبێ من ئاستەکەم بەرزتر و بەرزتر بکەمەوە. چەندێک لە خزمەتی گەنجان هەیە بۆ دەرخستنی توانەکانی گەنجانان بێگومان ئەم جۆرە فیستیڤالانە و ئەم جۆرە بۆنانە ئەبنە هاندێکی زۆر باش کە تۆ سیر کە ئێمە لە کۆی هەفتا دق منەگەر قسە لەگەر لەسەر دەقە شعرەکان بکەم کەواتە تۆ هەفتا کەسە هاندا بۆ ئەوی دەق بنێرن کە دەقەکانیشان هەڵ نەبژێردراوە معنای ئەوە نییە کۆڵ بدەن نە کە تۆ دەقەکە هەڵ نەبژا ئێمەش من خۆشم سەرەتای ژیانم چەندین جار دەقم ئەنار بۆ ڕۆژنامەکان و گۆڤارەکان وەرنە ئەگیرا بڵاو نە ئەکرایەوە بەڵام ئەوە کۆڵی پێنەیەم ئەمەش بە هەمان شێوە نابێت کۆڵ بە بەشداربووەکان بە ئەبێ زیاتر کار لەسەر خۆیان بکەن ئەشێ ساڵی داهاتوو یەکێ لەوانەی کە ئەم ساڵ دەقەکەی هەڵ نەبژێراوە یەکەم یا دووەمیا سێم بێت. بەڵێ کاکرێبەر پێشتر هیچ لێکۆڵینەوەیەکی ترت لەم بابەتانە با بڵێن پێشکەش کردووە یان بۆ خۆت هەر بابەتی لێکۆڵینەوە ئەنووسی؟ ئەخۆ ئەس میدیاکار و نویسارم یعنی من بەری هەنگی من gelek لێکۆڵین بوارێ فیلۆسۆفی بوارێ سوسیۆلۆژی دەرونی پەروەردە دیروکێ من هەنە بەس بۆ پشکداریکردن ویستاڤالەکە ناودەولەتیە وەکو گەڵاوێش بۆ جارائێکەیە تا پرسیارەکە جوان الخانمێ کرد مەسەلا نقطە ڕاوستاندنە دەما تو خەڵاتەکێت بێ ئان بێت بەر و باش بیت پێچاوانەوە بیتن دیتنامە کوردستان خان نویسین بەرپرسیاریە یعنی ئەبەت وەختی خۆدا سارتەری ئازراندی ئەو کتێبە ئەدەب چیەت بێژیتن ئەس چت نویسم بوو چیت نویسم ئەس بوو کت نویسم دەما کو مرۆڤ خەڵاتێکی ویستاڤالێکا مەزنەوەکی گەڵاوێژت بەت پێدویە دووبارە ئەو پرسیارên سارتەری ساڵی 60 به کتێبێدا کردی دووبارە خوبکەتەوە و ڕازگۆ بیت کو نویسین بەرپرسیاریە بەرامبەر وجداناتەوە مرۆڤاتیە بەرامبەر داخویکردناتەل مافێت گیاندارە مافێ ژنێ مافێ ئینسانە بەرپرسیاریە نویسین بەرامبەر نەتەوێتە بەرپرسیاریە نویسین بەرامبەر جوواکاتە کە ئەو چێت و داڕێژی ئەوە توت نویسی و داڕێژی ئەرێ خزمەت ئاوان پرساتکەتن یانجی فقط هەمە تەدوێتن هەندێک کاغەزە تژی بکەی وێجا بیستاڤالێک بڕەنگی هەنێ بەروواژی بارێ مرۆڤی گەلە گرانتکەن یعنی ئەرکی سەرشانت مرۆڤی گەلک ماستر و گرانتکەن کاچاوە تو دێشەی باشتر نویسی باشتر داهێنانت نویسی نێداکەی. زۆر باشە کاک سوهەیب بۆ خۆت چیرۆک دەنووسیت ئاماژەت بۆ کرد کە ساڵی پاریش یاخود ساڵەکانی تر بەشداریت کردو بەڵام بە شێعر. بەڵێ من پێشتر یعنی زۆرتر شعر دەنووسم ینی تا ئێستاش بەرهەمی شعریم بڵاو کردوێتەوە ئەمما و پێشوە بەرهەمێکم بڵاو کردو بۆ بە شێعر بەشداریت نەکرد. وەڵاهی پێم خۆشە بێمە ناو چیرۆک و هەردووکیان ئەکرێ یەک شت بێت یەک زمان بێت یەک کار بێت بەڵام زۆرتر ئەمەوێت چیرۆک بنووسم یعنی ئەمەم تاقی کردەوە زۆر چیرۆکم نووسیوە دڕاندونم هەندێکیانم بڵاو کردوەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەی کتێب نا بەس فرە چیرۆکە نووسم ئیدیم ساڵ حەزمە کرد بە چیرۆکۆ بەشداری بکەم وەکو حەز بوو ئەوە نەبوو کە بێژم بمەوێ
شعر وەلانێم و ئەمانە نەخێت چاوەڕێز ئەکرد کە خەڵاتی تۆ بەدەست بێنیت ئەکرد چاوەڕێمە چون نوحم فرە بەتڵ بوو خۆم لە زمانەکەی ڕازی بووم لە کارکتەرەکانی لە نەحوەی داڕەشتنەکەی لە شێوازی فۆرم و گێڕانەوەکەی لە هەموو شتێکی ڕازی بووم ویدی چاوەڕێمە کرد خۆشم بەڵێ دەستەکان خۆشبێتیخان گەنجان یاخود ئەوانی کە بەشدار بوون چەندێک ئاگاداری ئەدەبیاتی کلاسیکی کوردی بوون یاخود ڕەچاوی زمانیان کردبوو و زۆر بابەتی تریش کە پەیوەستە بە شعرەوە ئەزانی ئەگەر من لەو دەقانەوە کە خوێنومنەتەوە و لەو دەقانەوە کە هەڵسەنگاندنمان بۆ کروکێمە بە کۆ هەفتا یەک دەقبوو هاتە بەردەستمان بەڕاستی من نایشارمەوە و لە راپۆرتەکەشە ئاماژەمان پێیا لاوازێکی زۆری پێوە دیار بوو چونکە نەتەوان بە دەرەجات با بڵێن ئەتر هەیە هەر زۆر لاواز بووە لە زۆر ڕووەوە هەبووە باشتر بووە بۆ نمونە ئەو دەدەقەی کە هەڵمان بژارد بۆ خوێندنەوە لە سەر ستەیج ئەوە باشترینیان بوون بەڵام بەو مانایەش نایەت کە با بڵێن بێهەڵە و بێخەوش بوون و پێرفێکت بوون ئەزانی من لە راپۆرتەکەشە ئێمە وەکو لیژنە ئاماژەمان و بەوەی یاو جەختمان لەسەرەوە کردەوە کە تۆ کە بتەوێ ببی بە شاعر ئەبێت لانی کەم ئەزمموی 10 ساڵی ڕابردووی بەرهەمی شعری 10 ساڵی ڕابردوو میلەتەکە و بخوێنیتەوە ئەفو 100 ساڵی ڕابردوو ئێمە واماندانە 100 ساڵی ڕابردوو بۆ لەبەر ئەوەی تۆ بە شعری کلاسیک دەست پێ بکەزانی خوێندنەوەی شعری کلاسیک من بۆ خۆم قەرزاری شعری کلاسیکم کە خوێنومەتەوە و چەند سوودم لێ وەرگرتووە فێری فۆرمی شعریە بی فێری داڕشتنی شعرە بی فێری ئەگەر بتەوێ شعر بە کێش و سەروا بنووسی بتەوێ شعر ڕتمی هەبێت بتەوێ زمانێکی تۆکمە بەکاربێنی چی لەکوێ بەکاربێنی وێنەی شعری داڕێژیت ئەمە هەمووی پەیوەندی بە خوێندنەوەیە لە کۆتاییە ئەمە هەمووی خوێندنەوەی ئەبێ بەڕاستی ئێمە ئامۆژگاری ئەوەشمان کردن لە راپۆرتەکە بخوێنەوە کە ئەڵێن بخوێنەوە معنای ئەوەیە تۆ ئەبێ لە کۆنەکانەوە دەست پێ بکەیت اینجا ڕێچکەی خۆتەگری هەر کەسە ستایلی خۆیەگرێت زۆر باشە زۆرترین ئەو هەڵانەی کە ئەنجام درابوو یاخود بەرچاوی تۆ کەوت بوو لە شعرا چی بوون؟ ئەزانی لە ڕووی وشە سازی و لە ڕووی بەڵێ زمان و ڕێنووسەوە یعنی من خەلەلێکی زۆرم لە زمانەکانە ئەبینیەوە لە زمانی داڕشتن و نووسینەوە مەسەرەن هەندێکیان خۆیان بڵین بە حسابی خۆی داهێنانی کردووە وشە سازی کردو کە تۆ ئەمە غەڵەتە بێ یاسا و ڕێسای هەیە زمانەوانیش تۆ بێ بزانی چی لەکیوا چی لێ ئەەکەی چوشەیەک لەکیوا چۆن بەکار ئەهێنیت و یان دەستکاری ئەەکەیت لە خۆتۆ وشەدا دروست ناکەی ئەمە کاریگەری لەسەر با بڵین فۆرمی تەواوی دەقەکەدا نابوو یەک دۆمینی وێنەی شعری لاوازی زۆرتیا بوو وێنەی تیا بوو کە بۆ نمونە شعرێک وێنەیەکی کە هیچ پەیوەندیەکیان نەبوو بەیەکەوە مەسە بۆ نمونە شعر هەیە دەقێکی تیا بوو لە بیرمە باش هەر یەکە کۆپلەیەک وێنەیەکی شعری بوو بەڵام ڕەبتێک هەبوو لە بینی هەر هەمویانە ڕایەڵەیەک هەبوو کە تێمەیەک هەبوو کە هەمویانی بەستەوە بەیەکەوە ئەمە زۆر مهمە زۆر گرنگە شاعر ئەوە ڕەچاوکە لە یەکەم دێڕەوە کە ئەینووسێت تا دوا دێر با بڵین یەکگرتوویی بابەتی هەبێت کە تۆ قسە لەسەر چی ئەەکەی مەبەست پەیامێکە بیگەێنی زۆر گرنگە ئەم پەیامە بە چۆنی ئەیگەێنیت لە ڕێی وێنە شعرەکانەوە لە ڕێی زمانەوە ڤینۆسخان بۆ خۆت وەکو شاعیر و نووسەرێک گەشتبینیت بە ئایندەی شاعیرانی گەنج من هەمیشە پێشبینیە یعنی گەشتبینم هەمیشە گەشتبینم ئەزانی بۆچی چونکە ئێمە مادەم هەتا ئیستا گەنجمان هەیە جورئەتی ئەوە کە بێتە پێشەوە ئەوە هەنگاوی یەکەمە هەنگاوی دۆمیش ئێمە ئەبێ ئامۆژگاریان بکەین چۆن ئیتر پەرە بە خۆیان بن ئەبێ ئەوانیش گۆ بگرن لە نەوەی پێش خۆیان بۆ نمونە گۆ بگرێ لە شاعیرەکانی پێش خۆیان بە دوای ئەوە بێت کە تۆ لە هەر یەکێک لەوانش سوودێک ببینێت لەبەر ئەوە من گەشتبینم مادەم ئەو هەفتا کەسە دەقیان ناردووە کاتە
مەبەستیانە حەزیان لێە بەو ڕێگەیە بڕۆن لەبەرەوە ئێمە لێرە ئامۆژگاریان ئەکەین کە پەرە بە زمانەکەیان بن بخوێننەوە گوێ لە ئامۆژگاری ئەوانەی پێشخۆیان بگرن. دەستەکانتان خۆش بێت دووبارە بەخێر هاتن دوا پەیامی خۆتان کاک ڕێبەر بۆ فستیڤالەکە و هەروەها بۆ خۆشت کە خەڵاتێکت بەدەستێناوە لەم فستیڤالە. زۆر سوپاس کوردستان خان، سوپاس بۆ تەلەڤیزیۆنە هەوایە جوان و قەشەنگژی، سوپاس بۆ ڕێکخەرێن فستیڤالە گەڵاوێژ و بەردەوامی بگەڕا 27 هیڤیا من ئەوە یا بەردەوام بیتن. هەلبەت دەماکو مرۆڤ خەڵاتێکت بەت ناو واتایە ئەوە کو هەمی مقیاس و معیارên serkeftinê li defte hene belkî renget algorî hindek standardêt ev ku li jinê hey ew standardel ewî vekulînê girbin lewa peyaman wana evên ku birawe nebûn evrûke ne manaya ha vekulînê hewet baş tînin belku gelekît başin belê gel مقیاسên evê li jinê ne guncayne û daxwaza serkeftinê dikin bo vîstavalı giştî dixwazim hera berdamî çimku hebûna vîstavala alûgora kelturî û meعرîfiye ku ev yekî ji girîngtirîn xalat bê festîvalê da hate bicehîne. سپاس. من هەرەوەنە ئەو دێڕە دووبارە کەمەوە وەرگرتنی خەڵات لوتکە نییە. وەرگرتنی خەڵات هەنگاوی یەکەمە. یەکەم دووەمینیشی بەشداربووەکانی تریش ناومێد نەبن بە هیچ شێوەیەک بە پێچەوانەوە. شێ ساڵێکی کە خەڵات بەرنەوە. ئامۆژگاریم بۆ هەموو گەنجەکان ئەوەیە کە حەزیان بە نووسینە چ چیرۆک بێت یان شێعر بێ یان هەرچی شتێبێ پەرە بەخۆیان بن بخوێندنەوە. خوێندنەوە زۆر زۆر سوودی هەیە زۆر بخوێندنەوە. دەستەکانت خۆش بێ. منیش سپاسی تەلەڤیزیۆنەکەتانەکەم و سپاسی گەلاوێژ و بەڕێوەبەرانی هیوادارم کە بەردەوام بین. ئێمەی گەنجان فرە پێویستمان بەم جۆرە ڕێکخراوانە هەیە. ئێستا لەوانەیە پێشینانی ئێمە کەمی حوسڵەیان کەمترۆ بوو بێە بە شێوازێ بەس پێویستمان هەیە کە بەردەوام بین. هیوادارم کە گەلاوێژ و هەمومان بەردەوام بین ئەوانش کە خەڵاتیان نەبردووەتەوە بێگومان زۆر زۆر من خۆمیەکی لە من فرە باشترن هیوادارم کە بۆ ساڵانی تر و بۆ شوێنانی تر. سپاس بۆ ئێوە جارێکی تر سپاسدانەکەم کە لەم بەشەی پرۆگرامەکە لەگەڵمان بوون زۆر زۆر سپاس.